بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە گۆڕانکاری لە پشتی هەرێمی کوردستان لە بودجێ عراقدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عراق دەکەن بەڕێزیان لە ستۆدیۆی ناوەندەوە لای ئێمە میوانە دکتۆر بەخێربێیت. زۆر سپاس کاکەم. سەرنجت بۆ هەر ئەو راپۆرتەی هاوکارم نەورەس ڕادەکێشم کە پێکەوە راپۆرتەکەمان بینی هەر لە دەستپێکدا چەند ساڵێکی هێنایەوە کە ئەو هەموو ساڵە لە دوای یەکدی خەڵکی عراق خۆپێشاندانیان دەکرد داوای مافە سەرەتاییەکانی خۆیانیان دەکرد کەچی ئەوان کە کاتێک کار دەکەن لە ماوەی حکومڕانی خۆیاندا ناچن چارەسەری گرفتەکانی خۆیان بکەن دێن ئاوا هەڵسوکەوت لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن. ئەمە بابکەمە پرسیارێک لەبارەی ئەمەوە تۆ چی دەڵێت هەر لەبارەی راپۆرتەکەی هاوکارم نەورەسەوە؟ بەڵێ کاکەندرێن طبعا وەکو جەنابەت باست کرد کێشەکە ئەوەیە دەبینی لە شارع مظاهرات و خۆپیشاندان خەڵکەکە ناڕازیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری مظاهراتی ملیۆنی دەکرێت کەچی حتا کاتی خۆش کە 2019 ئێمە لە پەرلەمان بووین لە بەغدا بووین دەمان خەڵکمان دەبینی ناڕازیبوونی خەڵک لە ئاستی ئەدای حکوومەت کە هیچ خزمەتگوزاری سەرەتاکانیش پێشکەش ناکە کەچی یەک لە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە کە بەڕاستی مایە پێکەنینە ئەوە بوو هەوڵیان دەدا دستوری تعدیلکەن دوو لیژنیان پێکێنە لیژنێک لەسەر ئاستی سەرۆکایەتی کۆمار و لیژنەیەک لەسەر ئاستی پەرلەمان طبعا بەپێی هەردوو مادەی 126 و 142 ئەو دوو لیژنانە تەرکیزی کاملیان لەسەر ئەو بڕگانە بوو کە مافەکانی هەرێمی کوردستان و ئەو مافە دەستوریانەی کە دەستور داویەتی بە هەرێمی کوردستان هەوڵیان دەدا ئەو مادانە هەموار بکەنەوە. یعنی خەڵکەکە لەوە نەڕازی بوو کە ئەوان حکوومەتی وان حتا ئیداراتی محلی محافظاتی خۆیان حکوومەت لەسەر ئاستی حکوومەتی ئیتیحادی نەیتوانیوە بەسیطترین گچکەترین خزمەتگوزاری پێشکەش بکە ئەوان دەهاتن ئەمانیان هەموو وەلادەنا لە دەستور دەهاتن کاریان لەسەر ئەوە دەکرد کە هەرێمی کوردستان لاوازکان. طبعا یەک لە سەبەبەکان بەڕای من ئەوەیە ئەوان کە دەبینن هەرێمی کوردستان بەو بودجە کەمە عادەتەن ئەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێ ئێمە دەڵێن 12.67 بەڕاستی بەڵام لە حەقیقەتدا هەندێک جار 5% هەندێک جار 6% چونکە لە ڕێگای بودجەی سیادی بەشیش نیوەی بودجەکە تقریبان یان نزیک ساڵانە نزیک نیوەی بودجەکە دەبڕن بەو 5% دێن دەبینن لە هەولێر لە دوهۆک حتا لە سلێمانی ئەو پێشکەوتنە هەیە لە ڕێگای ڕێگاوبان یعنی لە هەموو ڕوویەکەوە ئەو تەتەوەرە عیمرانیەی کە لە هەرێمی کوردستان دەبینن هیچ وەڵامیشیان نییە کە وەڵامی خەڵکەکانی خۆیان بدەنەوە یان پەرلەمانتارەکان بێن وەڵامی دەنگدەرانی خۆیان بدەنەوە دێن هەرێمی کوردستان هەندێک جار بە باتڵ یعنی تۆمەتبار دەکەن کە موازنەی بەسڕە هەمووی بۆ هەرێمی کوردستان دەچی کەچی هەموو لایەک زۆر بەڕوونی دەبینن کە بە چ شێواز دژایەتی هەرێمی کوردستان دەکەن. ئەم هەوڵیان هەر بۆ هەرێمی کوردستان جێی سەرنجە سەیرە ینی پێشتۆ پێما بێت ئاگادار بووی بەڕێز مەحموود ئاگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لێرە لە ئێمە میوان بوو باسی بابەتێک کرد کە گوتی ئەنی لە عراق بودجە بۆ خەڵکی بیانی دەبڕدرێتەوە بەڵام بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە عراقیە نابڕدرێتەوە ینی ئەمە سەیرە بۆچی ئەم نیەتە ئەم تەسەوڕاتە ئەم گۆشەنیگایە لە گۆشەنیگای ئەوانە بۆ وا سێری هەرێمی کوردستان دەکرێت. ڕاستە بەڕاستی یعنی چاویان بە هەرێمی کوردستان هەڵنایە ئەوان بۆ خۆیان ڕاستە ئێستا دستورمان هەیە دستوری عراقی بەڵام ئەوەی ئەمن بینیم خۆمیشکار لە پەرلەمان بووم کە دوو بە دوو لەگەڵ پەرلەمانتارەکان قسەمان دەکرد بەڕاستی ئەوان ئیمانیان بەو دستورەی نییە وەکو دستور و زۆر دژی سیستەمی فدرالین و ئەوان دژی ئەوان کە قوارەیەکەبی بە ناوی قوارەی هەرێمی کوردستان مجرد گوێیان لێبی بڵێن سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری فلان وەزیر لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە پێیان وایە ئەمە هەمووی یعنی شتێکی ناڕەوایە مەفروزە عێراق حکومێکی مرکزی بی بۆیە یعنی دژایەتی کردنەکە لەسەر ئەو ئەساسەیە هەر ئەوەش وا دەکە دەبینی ڕۆژ بە ڕۆژ یعنی ئەو بڕگانەی کە دانرای ئێستا وەکو باسم کرد ئەگەر تەماشای دەستور بکەی مادە دەستور خۆشیان باش دەزانن چونکە پەرلەمانتار ئیشی سەرەکی ئەوەیە دەستور جێبەجێ بکە دەبینن و باشش دەزانن ئەوەی ئێستاش کە بۆ هەرێمی کوردستان دانرایە ئەو نەسە ئەسڵیەی کە لە مەشروعی قانونی موازنە ڕەوانەی پەرلەمان کراوە ئەوە هەموو مافی هەرێمی کوردستان نییە بەشێکە لە مافی هەرێمی کوردستان بەڵام ئەوان چاویان بەوەش هەڵنایە دەیانەوێ بە شێوازێک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن وەکو محافظەیەک وڵا هەندێک زار دەتوانم بڵێم یعنی حتا لە ئاستی محافظەش کەمتر باشە ینی هەر ئەو عقلیەتە سنترالیزمە ئەو عەداءە ئەو
يعني او دجمن پێت وایە ئەمە هەموو لایەنەکانەوە هەیە چونکە وەکو بیرهێنانەوەیەک ینی نیازپاچیە بوو بەتایبەتی لای سودانی يعني تعميم عادة كاك هندرين تعميم راسنية بڵێن بەگشتی هەمووی وا بیر دەکاتەوە ڕاستنیە بەڵام دەنگە زاڵەکە دەنگە بەرزەکە ئەمەیە بینیمان لە پەرلەمانیش خۆی ئێستا لە ژنەی دارایی 13 ئەندام پەرلەمان هەیە لە شیعانە 7 پەرلەمانتار سنەیە 4 پەرلەمانتار کوردە باشە شیعەکان هەمویان کۆدەنگ بوون شیعەکان هەمویان لە فراکسیۆنە جیاجیان لە فراکسیۆنەکانن لە کوتلەی حقوق عەسائبە دەوڵەتی یاسایە لە هەموو کوتلەکانن حکمەیە ئەمانە هەمووی کۆدەنگ بوون لەسەر ئەم هەموارکردنەوە کە خۆشیان دەزانن ئەم هەموارکردنە پێچەوانەی ئێستا لە راپۆرتەکەش باسکرا پێچەوانەی بەرنامەی کابینەی حکوومەتی سوودانیە باشە کە ئەمە ڕوتێکە هەبێت لەوێ بکەم ئەمە بکات ینی ئەو شتانە بۆ بشێوێنێت هەر کاتێک کە ڕێکەوتنێک یاخود کەشێکی ئەرێنی لە نێوان هەرێم و بەغدادێتە ئاراوە حاڵەتێکی ئاوا دەکرێت ینی پێت وایەتی ئەمە ڕوتێکی تایبەتە کە لە پشتی ئەمە بێت یان چۆنە چونکەوە وەکو بیرهێنانەوەیک ینی نیازپاچێک لەلایەن سوودانی هەبوو ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد ئەمە دوولایەنە کاکەندرێن وەکو باسم کرد ئەمە مووقفیان بەرامبەر هەرێمی کوردستان بەڕاستی زۆربیان بەم شێوازە بیر دەکەنەوە بەڵام جزئێک بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نانەوەی حکوومەتەکەی سوودانیش سەر بکەوێت چونکە لە ناو تحالفی ئیدارەتی الدەولە کە حکوومەتی پێکهێناوە بەشێک لە هێزە شیعیەکان بەڕاستی نانەوێ ئەم تحالفە بەردەوام بی و نەوعەن ما لە ژێرەوە دژایەتی سوودانیش دەتوانن ئەم دژایەتیە بکەن و نهێڵن ئەم تحالفە بەردەوام بێت سەردەگرێت ئەم هەوڵەیە ناتوانن ئێستا ئێمە بەنسبەتە خۆمان بە تایبەتی ئەگە بڵێن پارتی دموکراتی کوردستان بە هیچ شێوازێک بەمەڕازی نابی ئەم تعدیلاتی ئێستا کە کراوە سەربگری و دەنجی لەسەر بدرێ ئەگەر ئێمە وەرەقەی ئەوەشمان بەدەستە ئەگەر سوور بن لەسەر ئەم یعنی بڕیارە بیانەوێت دەنجی لەسەر بدرێ پارتی وەرەقەی ئەوەی بەدەستە بەڕاستی سەحب دەبێتەوە لە چی لە حکوومەتێک بکە کە بەو شێوازە دژایەتی هەرێمی کوردستان کە ئەو وەرەقەیەش یعنی مجرد سەحببوونی پارتی دموکراتی کوردستان دەتوانم بڵێم شەرعیەت لە حکوومەتی سوودانی وەردەگرێتەوە چونکە ئەگەر پێکهێنانی ئەوانەی کە حکوومەت ئەمە بەردەوام بێت وەکەوەی کە باسی دەکەیت پارتی وا دەکات کە ئەو وەرەقەی لە دەستەکە بە تەواوی سەحب بکات من پێم وایە یعنی پارتی ئەگەر مافەکانی هەرێمی کوردستان ئەو مافە دەستوریانەی کە دراون بە هەرێمی کوردستان پێشێل بکرێن بە هیچ شێوازێک ئامادە نەبن گفتوگۆ بکەن و پاشگەز بنەوە لەو ئەتیفاقەی کە کرایە لەگەڵ یعنی تحالفی ئیدارەتی الدەولە و کە پێکهێنەری حکوومەتن و بووتە بەرنامەی حکومی و دەنجی لەسەر دراوە ئەگەر پابند نەبن پێی بە دڵنیاییەوە پارتی ئەم کارتەی بەدەستە مجرد ملاحظەیە کاکەندرێن پارتی ئەگەر لەو حکوومەتە سەحب بێتەوە تۆ تەمەشاکە لەو انتخاباتە طبعا مەصدەری شەرعیەتی ئەم حکوومەتە خەڵکە خەڵک کە دەنجیدا لە هێزە شیعیەکان سەدری دەنجی یەکەمیان هینا ئەمانە سەح انسحابیان کرد لە عەمەلیەی سیاسی چوونە دەرەوە لە هێزە کوردیەکان پارتی دموکراتی کوردستان دەنجی یەکەم بوو کە تەمسیلی کوردەکە و لە سونەکانیش تحالفی تەقەدومی حەلبوسی ئێستا سونەکانیش خودی سونەکانیش ناڕەزایی زۆریان هەیە و کۆمەڵێک تێبینی گرنگیان هەیە لەسەر حکوومەتی سوودانی یعنی ڕازینین لەم شێوازی حکومڕانیە و پارتی دموکراتی کوردستانیش ئەگەر بەو شێوازە ئەوان پێداگیری بکەن مەبەستم ئەگە پارتیش سەحب بێتەوە سەدرەکانیش سەحب بوونەتەوە و احتیمالی هەیە تەقەدومیش دواتر سەحب بێتەوە هیچ شەرعیەتێک بۆ حکوومەتە نەبێت بۆیە من پێم وایە ئەم تعدیلاتانە دووبارە من پێم وایە دەگەڕێنەوە سەر نەسی ئەسڵی ینی ئەم هەوڵەی کە هەبووە بۆ تێکدانی من پێم وایە کوسەڵ دەکرێتەوە ما دەگەڕێنەوە سەر نەسی ئەسڵی ئەگەر ئەوە نەکرێت پارتی دەکشێتەوە لە حکوومەت من پێم وایە ئەگەر تعدیلاتی ئەگەر بەو شێوازەی ئێستا نەسەکان وەکو بەدڵنیاییەوە ئەگەر چارەسەر نەکرێت پارتی سەحب دەکات ئەمن وەکو ئەمن وتەبێژی ئەمن بچوونی خۆمە وتەبێژی پارتی نیم بەڵام ئەوەی ئەمن بزانم پارتی بە هیچ شێوازێک سازش ناکە لەسەر مافی خەڵکی هەرێمی کوردستان باشە کەواتە بە مۆزوعەکە مادام ئەوەندە ینی حاڵەتەکە بەو شێوەیە ئێستا چی بکرێت ئێستا کاتی ئەوەیە کە کورد هەرێمی کوردستان چی بکات بەرامبەر بەو هەڵوێستانەی کەوا لە بەغداوە دەکرێت بەرامبەر بە هەرێم چی بکات خۆی ئەوەی چی بکرێ باش ئەوەی ئێستا دەکرێت یعنی ڕاستیشە ڕاستەکەیە ئێستا پارتی دموکراتی کوردستان لە مفاوەزاتە لەگەڵ تەحالفی ئیدارەتی الدەولە چونکە لە بەرنامەی وزاری لە سەرەتاوە نووسراوە وەرەقەی ئیتیفاقی سیاسی ئەوەی کە کوتلە سیاسیەکانی پێکهێنەری ئەو حکوومەتەن بەشێکی دانەبراوە لەو منهازە وزاریە و پێوە پابەند دەبین ئێستا کە
ئەندامانی لیژنەی دارایی هەرچەندە حیزبەکان دەڵێن ئەوە ڕای بوچوونی خۆیانی شخصی ئێمە لەگەڵ نین بوچوونی ئێمە ئەو نەسە حکومیە بوو کە لە ئەنجومەنی وەزیران دەنجی لەسەر درا و نێردرا پەرلەمان ئەو پەرلەمانتارانە کە ئێستا بەو شێوازە مامەڵە دەکەن لە لیژنەی دارایی ئەوانە ڕای شخصی خۆیان ئەمە ڕاست نییە چونکە ئەو پەرلەمانتاران سەرنجام سەر بەو حیزبانن پەرلەمانتارێک دوو پەرلەمانتار پارتی بەو شێوازە قسەیان لەگەڵ دەکە ئەمە بوچوونی خۆتانە بوچوونی پەرلەمانتارەکانتان نین ئەگەر دەگەڕێنەوە سەر نەسە ئەسلیەکە مەفروزە وابێ چونکە حکوومەت لەسەر ئەساسە پێک هاتووە گفتوگۆ دەکە هەوڵ دەدا ئەو هەموارانە نەمینن و دووبارە بگەڕێنەوە سەر نەسە ئەسلیەکەی کە لە ئەنجومەنە وەزیران هاتووە اینجا ئەگەر لە خاڵێک ڕۆتینات و شتی زۆری ناوێت دەگە بگەڕێتەوە سەر نەسە ئەسلیەکەی یعنی بۆ گەڕانەوە بۆ سەر نەسە ئەسلیەکەی مجرد لەناو لیژنەی مالی مثلا بیانووی هەندێک ڕۆتینات و شتان مجرد ئێستا دەنجی لەسەر دراوە لەناو لیژنەی مالی دووبارە نەسەکان عرض دەکرێتەوە لە لیژنەی مالی دەنجی لەسەر دەدرێتەوە اینجا ڕەوانەی پەرلەمان دەکرێت لە جەلسەی پەرلەمان بۆی دەنجی لەسەر بدرێت عملیەکە سەهلە بەڵام دەمینێتەوە لایەنە شیعیەکان تا چەند ئامادەن بگەڕێنەوە سەر نەسە ئەسلیەکە من پێم وایە پارتی دموکراتی کوردستان ئەو وەرەقەی بەدەستە و دەتوانی وابکە لە زۆربەی هەر زۆری تعدیلەتەکان پاشگەز ببنەوە بەڵام طبعا مفاوەزاتم نازام سەرنجام چی لێ دێ باش کەواتە چاوەڕێ دەبین بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت زۆر سوپاس